عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکەی پرۆگرام یاواری سلێمانی لەگەڵتانم لە یاواری ئەمڕۆماندا پرۆگراممان تایبەتە بە فۆتۆگرافەری و وێنەکێشان و فۆتۆگرافەری تا ڕادەیەک پەیوەندێکی باشیان بێکەوە هەیە چونکە ئەو کەسێک کە فۆتۆگرافەرە وێنە ئەکێشێتەوە لەڕێی کامێرەکەیەوە. ئەمڕۆژ لەگەڵ کاکە ناسیحی عەلی خەیات باس لە کاری فۆتۆگرافەری ئەەکەین و ئەستەنگەکانی بەردەمی و کارە گرنگەکانی بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. کاک ناسیح زۆر بەخێر بیت. زۆر سپاس سەرتا دەستخۆشیتان لێکم ئێوارەی هەموو لایە باش. هیوادارم ئەم کەناڵە هەمیشە لە خزمەت شارە جوانەکەی سلێمانی و کولتور و کەلەپوری ئەم شارەدا بێت و دەستخۆشی بۆ جەنابتان بۆ میوانداری بۆ مزر. زۆر سوپاس بێگومان هەروەها بێ. کاک ناسیح ئەگەر بپرسم وێنەکێشان و فۆتۆگرافەری تا چەند ئەشنەوە سەر یەک باب وەڵامی ئێوە چییە؟ طبعا کەوتە قەڵبی فۆتۆگرافی و تشکیلی فۆتۆگرافی تشکیلی توانم بڵێن سێوێکن کراون بە دوولەتەوە چون ئێمەی فۆتۆگرافەر لە ڕێی هیزر و مێشک و توانە و گەڕانی خۆمانەوە ئەتوانین وێنەی سروشت و وێنەی بکێشین. ئەوانیش دەتوانن لە ڕێی هیزر و دەست و پەنجەی خۆیان و بکێشن. یعنی ئەتوانم بڵێم زۆر نزیکن لە یەکتریەوە و هەمیشە وتومە ضرورە فۆتۆگرافەر پێشەوەی دەستگا بەکاری هونەری فۆتۆگرافی بچێت ببێ بە هاوڕێی شێوەکارێک بۆ ئەوەی سەلیقەی ڕەنگ و تەجربەی ڕووناکی و ڕەنگ لە شێوەکارەوە فێر ببێ. من ئەو سەرکەوتنەی کە لە خۆمای بینمەوە ئەو توانایی کە لە خۆمای بینمەوە توانم بڵێم گەورەترین هۆکار باشترین هۆکار بۆ ئەوەی کە بووم بە ناسیح عەلی خەیات ئەوەیە کە من لە بێدایەتەوە هاوڕێ و دۆستی شێوەکاران بووم. زۆر باشە. لە پەیمانگای هونەرە جوانەکان و لەگەڵ ئەوانە ژیام تاوەکوونە فێری ڕەنگەکان بم تاوەکوونە لە کادیر و زاویە تێ بگەم تاوەکوونە لەوە تێ بگەم فیگەر چۆن بخەمە ناو کادێرەوە تا لەوە تێ بگەم چۆن سروشت بەرجەستە بکەم وێنەی سروشت بگرم پایەکانی وێنەی سروشت پایەکانی وێنەی تراژیدیا وێنەی شاد هەموو ئەو سیستەمانەی کە لە هونەری فۆتۆ هەیە من توانیم لە ڕێی شێوەکاری و سەرەتا فێر بم. سەرکەوتوبی با پرسیارێک بکەم هەرچەند پرسیارەکە کەمێک تایبەتە بۆچی پاشگیری خەیات لەسەر ناوەکەی کاک ناسیحە فۆتۆگرافەر نییە؟ من کوڕی عەلی عەبدوڵڵام خەڵکی گوندی نەوێم لە بناری سوورێن سەر بە پارێزگای هەڵەبجەم. باپیرم خەڵکی هەورامان تەختە عەبدوڵڵا خەیات یەکێک بووە لە باشترین خەیاتەکانی هەورامان تەخت. هەورامان تەخت ئەو هەورامانێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە شاخەکەوەی هەورامانێکی سەختە بەڵام لەبەرەوەی کە وەکو پایتەختی هەورامەکان ناسراوە بە هەورامانی تەخت. باپیر عەبدوڵڵام یەکێک بوو لە باشترین خەیاتەکانی هەورامانی تەخت. کاتی خۆشی لە شارە زوور حاکم ڕانێک هەبوو لەوێ بە ناوی ئەمیر لەیلانیەوە حکمی حەوزی شارە دەستی شارە زووری کردووە لە گوندی بانیملۆک لە بناری سوورێن نیشتەجێ بۆ لێ ژیانی کردووە ئەمیر لەیلانی. برادێکی سەرمایه‌داری و منتیقەیە ئەچێ بۆ هەورامان سەردانی هەورامانەکە بۆ بازرگانی لەوێ باسی عەبدوڵڵاخاتی بۆکەن ئەڵە خەیاتی وا میکەمەوە وا جوانە وا زیرەکە واوەیە ئەچێتە لای قاتێک بۆ خۆی بدورێ ئەو سەرمایه‌دارە قاتێکی بۆ زۆر بەدڵێ بێ ئەڵێ وەڵای ئەمەوێت دەستە دیاریکیش بنم بۆ حکومڕانی شارە زوور ئەمیر لەیلانی بەس قیاسوشتی منانێت چۆن ئەڵێ ئەتوانی وەسفیکەی بۆم ئەڵێ پیاوێکی ئاوایە قاتێکی بۆ درێ پڕ بەبەری خۆیەتی بۆی باشە پێدا کە ئەمیر لەیلانیش کە لەبەرەکان ئەڵێ من چۆن قیاس و سایزی من لای وەڵا بەس وەسم کرد ئەڵێ بە وەسفی ئاوای کرد و خەیاتەکانی خۆم هەموو ڕۆژێ سێ جار قیاس بکەن ئاواش دەرناچێت بڕۆن ئەو کابرایان بۆ بێنن عەبدوڵڵا خەیات دێنن بۆ باینۆک لەوێ خەیات ئەبێ بە خەیاتی ئەمیر لەیلانی دوای مدەیەک ئیشی زۆر جوانە بێ لای ئەچێت مناڵەکانیشی ئەهێنێت بۆ باینۆک لەوێ نیشتەجێ بن تا ئەمیر لەیلانی ژیا لە بانیملۆک لەوێ گوزەرانی کردبوو لە ژیانە مابوو عەبدوڵڵا خەیاتی باپیرشم لەوێ خەیاتیەوە بوو کە ئەو فەوتەکات و لە دنیا ئەڕاتە دەرێ بەگزادەکانی گوندی نوێ ئەهێنن لەبەرەوەی ئیشی زۆر جوان و خەیاتێکی زۆر باش بووە ئەهێنن لە نوێ نیشتەجێ بێت و لای بەگزادەکانی نوێ ئەبین بە خەڵکی نوێ ناسیحی عەلی کوڕی خەیاتەکە ئیتر ئەو نازناوی خەیاتە بۆ بە نازناوی لە گوندی نوێش هەموو ماڵێک هەموو شخصێک نازناوێکی هەیە هەتا وەکو نازناوەکەی نەڵێی قەت نایناسن و نازانن. باشە باوکت و با بڵێن کوڕەکانی باپیرەت نەبوونەتەوە خەیات؟ هیچیان نەبوون بەخەیات بۆ ئەو کاتەی تر خەیاتیەکە زیاتر بەناوبانگە بوو. ئەو سەردەمە گرانی بووە زۆر ژیان سەخت بووە نەیانتوانیوە بە خەیاتی بژین
هەرێکیان چوون بەلای ئیشێکەوە هەرێکیان چوون بەلای یەکیان بەلای کەشاوەرزی و ڕۆژێکیان بەلای حیوانداری و یەکیان بەلای کارکردنی تۆ قاچاقچێتی و سنوورانە و بازرگانی و ئیتر خایەتەکان نەکرد و باپیریشم هەر وەسێتی بۆ کردوون و تێتی خاتیم هێنەیە کە هەم پشت و چاو لە دەسەی توش فەقەرا دەبی چاو لە دەسەی نێشتۆ ئەوەی کە خۆی بەسەر خۆیاتون نێشتۆ بەسەر نەوەکانیان ببێت و تێتی واز دەخایەتی بێنن وەکو من تێکەوتمی ئەوتێم کەم لە ئیشی کەوە ئیشی کە بەشتا ساقۆ سەرکەوتو بن کاک ناسێ خۆت چۆن بووی بە فۆتۆگرافەر یان چۆن حەزت لێبوو بچیتە ئەو بوارەوە من سەرەتا لە وڵاتی ئێران چەند ساڵێک لەوێ ژیام سەردەمی نەوەدەکان کە لەوێ ژیام ڕۆمانێکم خوێندەوە ناوی ڕۆمانی ڕوخسارە من ئەو سەردەمە ئێستا بەداخەوە کە خوێنەوەم زۆر کەم بوو ئەو سەردەمە زۆر خوێنەرێکی باش بوو ڕۆمانێکم کڕی ئەس بە زمانی فارسیش بوو هەم بۆ ئەوی فارسیەکەم زمانی فارسیەکەم باش بێ نووسینی فارسیەکەم خوێندنی فارسیەکەم باش بێ ڕۆمانێکم کڕی بە ناوی ڕوخسارە و خوێندمەوە بەتەڵی ڕۆمانەکە کچێکی فۆتۆگرافیە بێ و خوێندمەوە دوایەوە بوو بە فیلمم ڕۆمانە لە سینەماکانی ئێران لە شاشەکانە نمایش کرا چوون بە فیلمیش بینیم لەوێ کە بینیم بەتەڵی فیلمەکە کچە فۆتۆگرافەرێکە هونەری فۆتۆ چوە مێشکی منەوە حەزم لێ کرد کە هاتمەوە کوردستان زۆریشان بۆ دەستیشان کردم ئەوە بکە ئەوە بکە ئەوە بکە هیچیانم بۆ نەکرا نەمتوانی ئەو خولیایە کە لە مێشکما بوو ئەو عشقی کە چوە مێشکمەوە دوای خوێندنەوەی ڕۆمانی ڕوخسار و فیلمەکەی لە سینەماکان بینیم حەزم لە فۆتۆگرافی کە چوومە لای کوڕەکانی مام و کەمالی برام ستۆدیۆکیانە بوو لە سلێمانی چوومە لایەوان وتم حەزم لە فۆتۆگرافیم بم فۆتۆگرافی بدايات نانيشت وكو فوتوغرافي تجاري ونان جوتان تو زور ما تافير بيتو نايلينو بورا بابا شاگرد يعني بو مشاگرد لويتا مديك نان ايش بكم سرتا كاميريك كري يا شكايكي ام اف 2 بو كرم شوم لسر قبران دسم بيش جمعان اشوم بو سر قبران قبري سيوان قرصان سيوان لو بناو قبر كان سيوان اقرام رسمي بيرجنو بيربيان من قلت هاتن بو سر عزيزه كان يعني ايش مزور باش جمعان همو جمعي اليوم من رسم مقر دعوة مديك زور ليش رسم قرتو دي حاسم لي بو زور بدقة بو زور بس يخيش مقر رسم كان زور جابو يا شيء كي مفتوش بو زور هيني نيويست زور فنوفنوني نبور بوتوش مقر دو رسم كان زور جابو جنك ديار بلشن آغا ولجن الشيخ وشتانه شو دي اما چوارشمان بو ناي لقل معنا بچين بسر شيخ كان همو چوارشمان بچين بسر او مشايخانه بو كدمتنو بو شيخي شيخ محمد طراتون وشو بس الشيخ كان طلعت مبنى عملنا قطع رصنا وشو لقى الله نشاش شواشمان شو جمعان وشواشمان ايش ما قال رجعني كيف بخم لدكان شاقد يعني مو تقول اوا حزم قطع بوم بمصوري كي باش كاميري باش مكري يتدوا استوديو فينك كوري مام ولا براكم ورقتوا نمسد انه من بوم بخاوني استوديو فينك لشغال مولوي يتد سرتاي 2000 كانوا هات مناو هنري فوتوغرافي وبوم وێنەگری پەیمانگای نەرجوانەکان لەوێ لەگەڵ پەیمانگای نەرجوانەکان تێکەڵ بووم لەگەڵ شێوەکارەکان و مەسرح و لەگەڵ میوزیکوانە تێکەڵ بووم زیاتر ئەپدەیت بووم لە بواری هونەرەکە حەزم لە کاری هونەریش کرد خۆشبەختانە لە 2008 یەکەمین کارم کە کردم ستۆریەک بوو لەسەر ئەو مناڵانەی کە بە شوێن ناندا ئاگەڕن لە خۆڵ عەمەلەکەی تانجەرەوە ڕۆشتم لەوێ دووسێ ڕۆژ متابعەم کردم مناڵی کتاب زۆر وەجێکی جوانیە بوو ڕۆشتم لەوێ ئیشیان سەکەم نەیانێشت هەموویان بۆ خەریک و بەداسە لەتم کەم چونکە لەوێ زۆر خۆلز بوو ئیشکردنەکەلانە بڕیارمە ڕۆشتمەوە شەو سەعات بەی شەو هاتم طبعا حرەسی لێوێ کۆمەڵە حرەس وشتی لێوێ حرسێ و خۆڵ عەمەلیەکەن پێم وت بە پۆلیسێک وتم چۆن نەتوانم ملکی وتی وەڵام خۆ حەشار بێ خۆ حەشانە دەی ناتوانیت وەڵام منیش لێوێ کۆمەڵەشتم کۆ کردو نزیک دەو شوێنەی کە خۆڵەکە هەڵەڕێژم خۆم حەشاردا لێوێ بە تەنەکە و باغەوشتم هێنا خۆم حەشاردا لێنزێکی 72 پێ بوو دەرمێنا و دەست بگە بە ئیشکردن لەسەر ئەو مناڵە ستۆریەک بوو نردم بۆ ناشنال جوگرافیا لەوێ ئەو ساڵی 2008 بە ناوی گەڕان بە دوای ناندا سێرجین فۆرفود گەڕان بە دوای ناندا خۆشبەختانە ئەو ساڵی 2008 ئەو ستۆری من لە پاریس بوو بە باشترین ستۆری جیهان لە تراژیدای مناڵە ئەوە وای لە من کرد زیاتر قەزەرباری کرد زیاتر تومحیامێ کار لەسەر کولتور و کەلەپور و ژیانی و سروشتی نیشتیمانەکەم کار بکەم و هەوڵ بەم سروشت و کاڵچەرە کوردیەکانی نیشتیمانەکەم بە دەرەوەی کوردستان دەستەکانە خۆش بێ سەرکەوتوبی کەواتە کرێ بڵین ئەزمموی ساڵانی کارکردنت چەند ساڵە بەنزیکەی تقریبا 20 ساڵە 20 ساڵە 20 ساڵە ئیشەکەم لەباری لە ماوەی ئەم 20 ساڵەیە کە باڵێن فۆتۆگرافەری چ چێژێکت بینی چی پێبەخشیت چێژی زۆر پێبەخشیم خۆم دۆزیەوە
باشە ئینسانێکی ونبوو بووم ئینسانێکی گەڕیدە و ونبوو بووم نەمەزانی چی بکەم بۆ کێ بڕۆم باشە هونەری فۆتۆوای لە من کرد ناسانی خات خۆی بدۆزێتەوە لە شارێکی نیشتمانەکەی خۆیان نیشتە جێبێت و دانیشە خزمەتی نیشتیمانەکەی بکات خزمەتی خەڵکەکەی بکات وای لە من کرد بم بە فۆتۆگرافەرێکی نێودەوڵەتی ئێستا سوپاس بخوا لە هەموو کەرنەڤاڵەکانی جیهانە ساڵانە جایزەیەک بۆ 3 جایزە بم لەسەر هونەر و کاڵچەرە کوردەکانی کوردستان زۆر باشە کاک ناسیح فۆتۆگرافەری هیچی لێت سندۆتەوە طبعا فۆتۆگرافی هەموو شتێک هەموو هونەرێک شتێکت پێ بەخشێ شتێکت لێ وەرەگرێت ئەوەی کە لی سندیتەوە چییە ئەوەی کە لێ سندمەوە ینی ناتوانانی وەکو ئینسانێکی سادەی مجتەمع بژی ژیان بکەیت ناتوانێت هەوڵەتێکی سادە بێخەم بیت جاران کە گەنجێکی بێخەم ئەژیان دانیشتم مرتاح بووم ئاسوودە بووم بە مرتاحی بێخەم دانیشتم ئێستا ئەوەم نەماوە ئەوەی لە سندومەتەوە ئێستا ئەو کامێرەی کە بەدەستمۆیە هاوڕێی هەمیشەی وای لێ کردم هەست بە بەرپرسیارەتی بکەم جاران ئەو هەست بە بەرپرسیارکردنم نەبوو بۆ نمونە هەر شتێک ڕۆدا لە کوردستانی خۆمانە من وەکو فۆتۆگرافەرێ ئەگەر بزانم سوور ڕۆحم داناوە لە پێناوە ئەبێ بچم دیکۆمنتیکەم بۆ نمونە کارەساتی شنگار برایەزیەکانمان کە ئاوارە بوون چون سەرچای شنگار من 87 ساعت بەپێ ڕۆشم چوون بۆ دیکۆمنتکردنی ئەو کارەساتە لەوێ ڕوبەڕووی دەیانجا ڕوبەڕووی مەرگ بوومەوە ئەخیر ڕۆژکاتمەوە کوردستان لە دۆک نیشتە جێ هات داخلی لە فیشقاپور و داخلی زاخۆ بوون هاتمە کەمپی باجەتکەم دڵ لەوێ تیمێکی ئەڵمانی لێ بوو پەرستار بوون لەوێ چارەسەری ئەو نەخۆشانیان کرد منیان بینی یەکسەر بێهۆشیان کردم چون ئەوەندە کارەساتم بینی ئەوەندە کارەسات هەموو ئەنتێگرەتەکانی مێشکم گەرم بوو بوون خەریب تووشی نەخۆشی دەرونیە بوو بە بەرچاوم و مناڵ بۆ منم کە ڕۆژم کیسێ خورمان بە لەگەڵ خۆمان هەموو سێ ساعاتێک دوو دن سێ دن خورمانمە خوارد ئیتر بۆی پێویستم بە ئاو بە خواردن نەبێ بۆی بژین مناڵمە بینی خەریب و دەبرسە ئامرد نەمەوێرا دنکە خورمای بەمشکە پیام بزانم خورمان پێ بەخمێنات دیان سەرم خۆمان بم دەبرسە مناڵمە بینی گیانی دەرچوو پیرمە بینی گیانی دەرەچوو ئەمرد مناڵمە میلەتونیا چاوی دەرەهات ینی کارەساتی وامە بینیەوە هەموو دوکۆمنت کردووە شتی زۆر عەجایب بوو دەگمەنمانە بینی وام لێو خەریب و تووشی نەخۆشی دەرونیە بوو هیچ کات بووە بەبێ کامێرەکەت بچیتە دەرەوە طبعا بەبێ کامێرە چیمە دەرەوە بەڵام ئێستا سوپاس بخوا موبایل جێگرتوتەوە توانین بەڵام زۆر بەکەمی هەمیشە من ناو سیارەکەم کامێری تایە بۆ هەر جێگایەک بڕۆم کامێرەم پێ بەڵام مەگەر بۆ سڵتە بۆ میوانیەک بۆ شوێنێک یان بۆ نمونە لە ماڵەوە کە ئەمێ بچم بۆ سەفەرکەم بۆ شوێنێک سە بۆ نمونە لەم ڕۆژانە کوڕێکی برازام چووە بواری هەفسەرگیریەوە لە مەتەقی چاپۆ نۆڕانیە لە ماڵەوە کامێرشتەکانە دەرنام و پاکیان کردبوو بیریان چوو بتێکەکەم مش بینیم چوو نەمزانی دایان کردووە ڕۆژمە لێ بینیم تەماشاکەم کامێرەکەیان نەماوە شتی ئاوا ڕۆدا حاڵتی دەکمەن بەڵام وەکو ئەوەی کە بڕۆم بۆ کاری هونەر بچم بۆ شوێنێک بەکاری هونەری مستەحیل بە کامێرە ناچمە دەرەوە کاتە بۆ نمونە بچیتە دەرەوە بەنیاز نەبی وێنەیە بگری بتەوێت بۆ ئیسراحەتی خۆت بڕۆی بەڵام کاتێک چیتە ئەو شوێنە حەز بە بڵێن گرتنی وێنە بکەیت بڵێ ئینشاڵڵا کامێرەکەم وێنایە لەگەڵ من مانگەم ئەم مانگی ڕەمەزانە لەلایەن شەریکێکی گەورەی دروستکردنی باخیرە و یەخت لە وڵاتی ئێران لە جەزیرەکانی خەلیجی فارس داوەت بووم خەریکی کاری بازرگاندی بووم لەگەڵیان داوەتیان کەم چوون بۆیە لەوێ تەمەن من کە ڕۆژم یەکسەر کامێرەکە خۆم ئەگەر نەبەردایە باوەڕکە تووشی کەئابە بوو هەر حەو جەزیرەکەی خەلیجی فارس گەڕام کە گەڕام لەوێ کۆمەڵێ شتی زۆر تایبەت و جوان دەبینی ینی لەو حەو جەزیرە هەر جەزیرەیەکیان کولتورێک و ژیانێکی تایبەتی خۆیان هەیە ینی کامێرە بن هەمووی دوکۆمنت کردووە و شتی زۆر جوان ئەگەر کامێرە پێێنەوە تووشی کەئابا بوو ینی ئەو حاڵەتانە ڕۆدا چوومەتە شوێنی واوە ینی بۆ شتی کە ڕۆشتم بۆ گەشت و گوزاری خۆم ڕۆشتم بەڵام بینیومان لەوێ شتێک ڕوویاوە یاش تابلۆیەکی جوانم بینیەوە فۆتۆیم کردو و وازم لێشەکەی ترێناوە دەستەکان خۆش بە با پێکەوە بینەری چەند فۆتۆیەک بین کە لەلایەن بەڕێستانەوە گیرەوە ئەو دوایی دینەوە پرۆگرام
کاک ناسێ ئەو وێنانی کە پێکەوە بینیمان وێنەی شاری سلێمانی بەڵام ئەو وێنانن کە هاوڵاتیان لە ژوورۆن و تۆ لە دەرەوە سەردەمی کەرنتینە بۆ طبعا ئەو بەهاری سەردەمی کەرنتین هاوڵاتیان ناتون و دەرەوە ژینگە زۆر پاک بوو ڕاستە منەکو فۆتۆگرافەرێک هەمیشە لە ئەحداسەکانی کوردستانە لە ژیانی ڕۆژانی کوردستانە هەچێک ڕووبە دیکۆمنتەکەم ئەگەر بزانم وەکو پێم وتی بزانم ڕۆحشم کەوێتە خەتەریاتەوە ئەچم دیکۆمنتەکەم لەبەرەوەشی منەکو فۆتۆگرافەرێک ئەگەر ئەو حاڵەتە ئەو ئەحداسە ئەو خۆشی ئەو ناخۆشی وڵاتەکەم دیکۆمنت نەکەم سبەینی خۆم بە خەرزاری میلەتەکەم بزانم سبەینی مێژوو قەڵەمێکی ڕەش بەسەر ناوەکەم دادێنێ ئەوە هەستکردنە بە بەرپرسیارەتی لە هەموو کایەکی هونەریە لە هەموو کایەکی ژیانە هەر ئینسانەگەر یشێکێ بێ هەست بە بەرپرسیارەتی بکات لە یشێکی خۆیان دڵنیا بۆ ئینسان سەرکەوتووە وڵاتە سەرکەوتووە بێ من سەردەمی کەرنتین هەرچەند ئایلەکەم هەرچەند خانەوادەکەم و نزیکەکانم زۆر ڕێگریان لەوە کرد کە نەچمە دەرەوە هەتا مامۆستا جەمال سەرۆکی کۆمەڵی وێنەگرانی کوردستان لێرەوە چاوی ماچەکەم ڕێزمەیە بۆی چەندین جا تەلەفۆنی بۆ کردم کوڕی خۆم مەڕۆ دەرەوە تکایە مەڕۆ دەرەوە با تووشی شتێ نەبی من 1 سەعات خۆم کەرنتینە نەکردو 1 سەعات لە سەردەمی کەرنتینە هەموو کوردستان بە تایبەتی پارێزگای سلێمانی قەزا و ناحیەکان و گوندەکانیشم دیکۆمنت کردووە بۆچی جا دۆک و زاخۆ و هەولێریشم دیکۆمنت کردووە ئەم فۆتوانی کە بینیمان هەموو فۆتوانن سەردەمی کەرنتینە گەڕاوم بە ناو شاری سلێمانیە شوێنە ناسراوەکان شوێنە جوانەکانی سلێمانیم دیکۆمنت کرد و فۆتۆم کردووە لە سەردەمی کەرنتینە لەشتان ساق بێ بگمانەوە ئەرکێکی با بڵێم گرنگ بوو بۆ کەسانی کە لە دەرەوە بوون بۆ نمونە پزیشکان دەستیان خۆش بێت ڕاگەاندنکاران ئەو کەسانی کە هەستیان بە بەرپرسیارەتیە کرد بەرامبەر بە هاوڵاتیان کاک ناسێ کاتی کەرنتینە کە تۆ لە دەرەوە بووی کارتە کرد هەستت بە ئاسوودەیە کرد بۆ نمونە کاتێک کارەکەیت قەرباڵغی نییە جەوێکی دوو لایەنی هەبوو لایەنێکیان ئەوەی کە ئینسانەکان نەخۆشەکەوتن و ئازیزەکانمان لە دەزای کارزاتێکی تراژیدایەکی قرس بوو جێگەی دڵنیگەرانی بۆ هەمومان بەڵام من وەکو فۆتۆگرافەرێک وەکو ژینگە دۆستێک وەکو چارەکانێکی کولتوری باوەڕکە زۆر هەستم بە ئارامی و ئاسوودەیە کرد کە خەڵک دەستی لەم ژینگەیە بەراوە هاتووت لە ماڵ دانیشت و ژینگەی پیس ناکە ینی ژینگە ئەوەندە جوان بوو ئەوەندە پاک بوو کاری ئێوە زۆر ئاسانکاریە بوو زۆر ئاسانکاری بوو جگەل ئاسانکاریش هەستم بەکرد درەختەکان پێەکەنن هەست بەکرد چیاکان پێەکەنن گیاکان درەختەکان هەموو گوڵە گوڵزارەکان لە دەرەوەی سلێمانی دەروی گوندەکان دووری شارەکان هەموو پێەکەن هەموو دڵخۆشن بەڕاستی زۆر من ئازارە چێشم کە ئەبینم خەڵکێک لە سروشت تا سروشت ناشرینەکە ئەچی ئەزیەتی سروشتێدا باوەڕکە ئەو گەڵاو ئەو درەختانە ئەو دارانەش وەکو ئێمە گوێ و چاو و هەست و نستیانەیە ئازیەتیان بی هەستی پێەکەن ئازاریان بی ژینگەیان پیسکەیت ئازاریان بی دڵنیا بە ئەوانیش هەست بە ئازارەکەن وەکو ئێمە هەموو هەستێکیان هەیە بێگومان وایە کاک ناسە تۆ جگە لە کاری فۆتۆ کاری فیچەر و ڤیدیۆی ژەکەیت پێما بێت هەندێک لە کارەکانم بینیوە کە زۆر جوان و سەرنجڕاکێشن هۆکاریەوە چییە کە زیاتر دەست بردووە بۆ ئەو بابەتەش بنمە فیچەرەکەی لەگەڵ ئەو شتانەیە کە زۆر تایبەتن و دیارن من وەکو فۆتۆگرافەرێک هەستم بۆ بەرپرسیارەتێک کردو کە ئەکرێت ئەبێت ئێمەی فۆتۆگرافەر ئێمەی ڕۆژنامە نووسان ئێمەی چالاکەوانانی مەدەنی کە هەین لە نیشتیمانەکە وەکو لایەنە پەیوەندیدارەکان وازیان لەم شتە هێناوە ئێمە ئەبێ هەست بەم بەرپرسیارەتی بکەین من کاچم بۆ دیکۆمنتکردنی بۆ نمونە خوێک باشترینی خوێ لە کوردستانی ئێمە نەک لە کوردستان ئەتوان بێڵم باشترینی خوێ لە ئاسیا لە کوردستانی ئێمە بەرهەم دێت گەورەترین ئەشکەوت قوڵترین ئەشکەوت لە ئاسیا لە گەرمیانی ئێمایە لە کوردستانی ئێمایە ینی ئەم شتانە هەیە شتە دەگمەنانە هەیە گوناحە ینی ئەیبە بۆ ئێمەی فۆتۆگرافەر بۆ ئێمەی ڕۆژنامەنووس بۆ ئێمە چالاکەوانی مەدەنی نێن دیکۆمنتیکردن پیشانی خەڵکی بین بۆ نمونە ستۆرێکم کردووە لەسەر فیچەرێکم کردووە لەسەر دروستکردنی باشترین خوێ لە جیانە لە گوندی خوێڵین و مەملەحە بۆ نمونە ئێمە کۆمەڵێ خەڵکمان هەیە کە کۆچەری ئەژین کە لایەن پێیان ڕەوەندەکانی کوردستان ئاژەڵدارن حیواندارن ئەچن شەو ڕۆژ گوێسان بە کوێسان حیوانەکانان لەڕێنن بۆ شیر و پەنیر و ماست و دۆکەی کە ئینێرن بۆ شارەکان بۆ ئێمە بیخۆین
یعنی ئەم خەڵکە ئەم گوندشینانە ئەڕۆن چیا بە چیا ئەم حیوانانە بین دەڕۆن خۆشترین و باشترین گیانە دەنێ بۆی باشترین شیر و بەروبوومیانەوێ بەروبوومەکەی بۆ کێ بەڵێ مادیەکەی بۆ خۆیان ئیسفادەیەکی بەڵام خواردنەکەی بۆ ئێمەیە بۆ ئیش بەرهەمێکی باش بنێرن پێشکەشی ئێمەکەن ئەوان ئەو هەموو ماندووبوون و معازێدەکەشن ضرورە ئێمەی ڕۆژنامەنووس فۆتۆگرافەر چالاکانی مەدەنی بچین ژیانی ئەوانە دیکۆمنت بکەین و بە هەموو دنیای بناسێنین بۆی قەدری بزانین قەدری و شتانە بزانین بۆ نمونە من پرۆژەیەکم هەیە بە ناوی دیکۆمنتکردن و نووسینەوەی جوگرافیای کوردستانی بەڵێ منیش ویستم باسی ئەو کەم بڵم کاری داهاتوو چییە؟ کاری داهاتوو ئێستا بۆ نمونە ئەمە کارانژەمێکێکە لە کارەکانی داهاتوو خەریکی دیکۆمنتکردنی جلوبەرگی کوردی ڕەسەنایەتی کوردستانم بۆ نمونە چەند نەتەوە لەم کوردستانە ئەژین جلوبەرگەکانیان چی لەبارەکەن مناڵیان چی لەبەرەکە گەنجیان چی لەبەرەکە پیریان چی لەبەرەکە هەموو ئەمانە دیکۆمنتەکەم ئاوایان کەم بە کوراسەیەک و پێشکەشی نەوەی ئایندەیەکەم بۆی بزانن ئێستا چەند مدەیەکی تر بۆ نمونە ئەمەیەکێک لە ئەمەیەکێک لە کوراسەکانە ئەلبومی جلوبەرگەکانی ناوچەی کفریە گەرمیان ناوچەی گەرمیانە هەموو ئەو چین و چێژانەی کە لە گەرمیانە ئاژین تورکمانە کولتورە ئاشورە کوردی ڕەسەنە عەرەبە هەموو دیکۆمنتم کردووە هەموو بردوونم لە شوێنی باشە فۆتۆی جوانم گرتوون سەیرکە هەمویانم فۆتۆ گرتووە هەمووشی لەسەر بچی خۆم لەسەر ئەرکی خۆم چووم هەموو لەکان کوردستە بۆ نمونە ئەمەی بینی فۆتۆیەکی بینی ئەمە پیاوی ژنداری تورکمانە ئەمە گەنجی بێژنی سنگڵی تورکمانە ئەمە کولتورە ئاشورە مەسەڵتە و کەواسەڵ هەموو ئەمە کوردی ڕەسەنایەتی خۆمانە هەموو ئەمانە دیکۆمنت کردومە بە کوراسە و دایانێ ماوە تاوەکو هەموو ناوچەکان جاجا ئەوە ئەلبومیان بۆکەم دوایە هەموو ئەمانە ئەەکەم بە کوراسەیەکی گەورە ئینە چاپاچی کوردستان ئەەکەم بە کوراسەیەکی گەورە بۆ منە جلی بەڵباسیمانە جلی ئاکۆیانمانێ عەباسیانمانێ جلی هەولێریمانێ دۆکیمانێ زاخۆیمانێ هەورامیمانێ هەموو ئەمانە کۆکەمەوە و بە سێ زمان ئینگلیزی و عەربی و کوردیش لەسەری ئەنووسم ئەو جلانە بۆ من جلی بڵباسیمان هەیە بەس قوماشەکەی 9 مەترین خانمان 9 مەترە ئەمجا ئەو 9 مەترە چۆنە هەمووی نووسیوە چی لەگەڵا لەبەرکرێ ژێر و چی لەگەڵا لەبەرکە بۆ ئەوەی لەگەڵەکە هەموو ئەمانە ئەنووسم بە تەفاسیلی بزانیاری دایانێ بکەم بە کوراسەیەک و بۆ منە ئەو جلەکانی کچانی سلێمانیە ئەمە کچانی سلێمانیە کە لێرەوە سوپاسی هەموو ئەو دیزاینەرانەیەکەم کە لە پرۆژەکە هاوکارم بوون تا ئاخر ئەمەی کەی بینن ئیشی ئەجاڵ دیزاین هەوارخانە سەیریکە هەموو ئەو جلە کۆنانەی کە لە سلێمانیە جاران دەبەرەکرا هەمووی زیندوو کردەوە منیش بردوم لە شوێنێکی کولتوری کە لە پوریا فۆتۆم گرتوون دیکۆمنتم کردو هەموو ئەمە ئەوانەیە زۆر جوانە دەستەکانە خۆش بێت شتێکی زۆر تایبەتە زۆر تایبەت و جوانە ئەمانە گرنگە بۆ میلەتی ئێمە سبەینێ ئەم مۆدیلە جلانە وڵاتێک بڕابیکە بەهین خۆی ئێمە چیمان پێکرێت ئەگەر دیکۆمنتێکمان دەبێت ناتوانین دیفاعی لێ بکەین وەزایدە ئێستا من ئەگەڕێم پرۆژەی ئایندەم خەریکی دیکۆمنتکردنی دیکۆمنتکردن نووسینەوەی جوگرافیای کوردستانی گەورەم باش کوردستانی ڕۆژاوە باکوور باش و ڕۆژەڵات پارێزگار بە پارێزگار ئەگەڕێم ڕسمی پارێزگاکەگرم ڕسمی شوێنە تاریخی و سیاحیەکانی پارێزگاکەگرم هونەرمەندەکانی کێن شاعیرەکانی کێن کەسایەتەکانی کێن لەگەڵ چ شوێنێکا سنووری هەیە لەگەڵ وڵاتێکا سنووری هەیە وە بەچی بەناوبانگە ئێستا بۆ نمونە بە من بڵێ پارێزگای ئەردەهان بەچی بەناوبانگە پارێزگای قارس لە باکوور کوردستان بەتلیس هەموو ئەمانم کۆ کردووە و هەم بە فۆتۆ هەم بە نووسیمەتۆ لای خۆم دیکۆمنتم کردووە و لەگەڵ ئەمانە گەڕانانە لەگەڵ ئەم گەڕانانەشە خەریکی کۆکردنەوەی تەزبیحی قەسوانش هەچاپاچی کوردستان زۆر باشە ئێستا زیاتر لە 1000 تەزبیحی هەچاپاچی کوردستانمەیە هەر کۆیانەکەی تۆ لای خۆت هەڵیەگری دوایەکی بە هەدیە ئەگەر بە هەدیە بەناو بنووسم دای خۆم کۆیانەکەم و دایانە نیەم دایانە دای خۆم کۆیانەکەم و دایانە نیەم و
وەکو یەکێک تۆفیاتە جوانەکانی بەتەمای لە داهاتوە پێشەنگایەک بکەیتەوانێ ئەو بە گەورەی و باس لەم هەموو شتە بکەیت من ئەگەر دەرفە دەبێ ئەگەر سپۆنسەر مەبێ ئەگەر یا بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و وەزارەتی ڕۆشنبیری هاوکارم بێ دڵنیا بە ئەمانە هەمووی من بەردی کوردستان بەردی هەموو چیاکانی کوردستانم هەیە بەردی هەموو ئەشکەوتەکانی کوردستانم هەیە و لەگەڵ ڕێکخراوی سیدی ئۆشا گەشتێتە نیهایی کۆتایی دروستکردنی کوراسەیەک کتێبێک وەکو ڕێبەرێک بۆ ئەشکەوتەکانی کوردستان هەموو ئەشکەوتەکانی کوردستان من دیکۆمنت کردووە قوڵترین گەورەترین ئەشکەوت لە ئاسیا لە کوردستانی ئێمایە لە باکووری کوردستان لە باکووری گەرمیانە لە گوندی مەملەحەیە بە ناوی ئەشکەوتی کونەکەم دیار کونەکەم دیار نە کونەکەم تیار نییە کونەکەم دیار کونێکی بچکۆلە دیار نییە چیتە ناوە 5 کیلۆمەتر قوڵایی ڕۆشتووی نەگەشتنەتە بن و لە ناو مەشکەوتە گەرمیان و کوێستانی تایە دەستی چەپ کوێستانە بەحر و سارد و سەرما بێ قەبسەڵە بێ بڕۆی بەشی دەستی ڕاستی چی لەخوار گەرمیانە بێ بە فەنی علاگەی بڕۆی ئەوەندە ئەشکەوتێکی گەورە و ئینە وە هەموو سەلماندومە بە ڕێی فۆتۆکان و ڤیدۆکان و سەلماندومە کە ئەمەشکەوتە کاتی خۆی گەورەترین جێگەی ژیان بووە شاری تایە بازاڕی تایە خانووی تایە قەبرستانی تایە هەموو شتێکی تایە و ئەشکەوتێکمانەیە لە چەمی ڕەزان دێرە ئەشکەوتی سەحرای پێڵێن ئەوش مامانشەوە کەچی زۆر بچووکە بەس لە ژناو زۆر گەورەوێ بە ناو ئەشکەوتی سەحرا 2 کیلۆمەتر قوڵایی هەیە ئەم ئەشکەوتە گەورەترین پەناگای میلەتی کورد بووە کە ڕزگاریان بووە لە کەیسی ئەنفال و کیمەباران چونەتە ناو مەشکەوتە و ڕزگاریان بووە بێگومانەمانە هەمووی ینی بەڕاستی ئەزمونیەکە لە مێژووی کوردستان کەواتە پێویستە بە گرنگیەوە بڵێن ئاگات لێی بێت بیپارێزی بۆنەوەکانی داهاتوو هیوادارم کە لایانی پەیوەندیدار بتوانێت هاوکارێک بێ بۆ ئەوەی کە بەڕاستی ئەم مێژووە جوانە دەربکەوێت نەوەکانی دوا ڕۆژ بیبینێت کوردستان یەکێکە لە شوێنە هەرە جوانەکانی دنیا یاخوا سەرکەوتوو بوو زۆر وڵات گەڕاوم هیچ شوێنێکم نبینی وەکو کوردستان لە ڕۆی سروشتۆ لە ڕۆی شوێنی تاریخیۆ لە ڕۆی شوێنی سیاحیۆ دەوڵەمەند بێ بەڵام لەگەڵ ڕێزم بێ خاوەنە بەداخۆ هیوادارین کە جاریکە ئێڵێ مۆلانی پەیوەندیدار بتوانێت بە سروشتە جوانە ڕابگات کوردستان کاتە شوێنەکە نمونە بێ بۆ هەموو جیهان زۆر بەخێر بێ کاکە ناسی زۆر خۆشحاڵ بووم کامڕۆ لەم پرۆگرامە لەگەڵما بووی ئەگەرچی ئێستا کۆمەڵێک زانیاری زیاترت لەلایە بەڵام ماوەی پرۆگرامی ئەمارەوەندەیە خۆشحاڵ بووم جارێکی تر هیوای سەرکەوتنت بۆ خوا سواز بۆ شاشە جوانەکەی کەناڵی سلێمانی هیوادارم سلێمانی هەمیشە پێشەنگ بێت لە پێگەیاندن و لە ناساندنی کولتور و کەلەپور و سروشی کوردستان زۆر سواز جارێکی تر سواز بۆ تۆ ئازیزانی من تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن